سڵاو بەڕێزان، ئەم کاتتان باش. پرسیارێکم بۆ هاتووە کە ئەڵێ چارەسەری خاو خوێندنەوە چییە؟ بەڵێ بەڕێزان، هێواش خوێندنەوە کێشەیەکی گەورێ. ئەگەر تۆ زانستخوازی، ئەگەر تۆ خوێنەری، ئەگەر تۆ فێرخوازی، بە دڵنیایی خاو خوێندنەوە ئەبێتە هۆی ئەوەی کە کۆلیتی وەرگرتنی زانیاریەکەت زۆر دابەزێت. و ئەمەش گرفتەکە هەندێک جار عادەتە، ئەکرێت تۆ عادەتی کردبێ بەوەی بە هێواشی ئەخوێنیتەوە. ئەشکرێ خەتای بیرروبۆچوونێک دێ کە پێت وابێ ئەگەر هێواش بخوێنیتەوە باشتر تێگەی کە هاوکات ئەمەش هەڵەیە. بۆیە بۆ چارەسەری ئەم گرفتە تۆ پێویستە زۆر بخوێنیتەوە، چونکە هەنێک کەس بەهۆی ئەوەی کەم خوێندویانەتەوە بۆیە خاو ئەخوێننەوە و بۆیە تێناگەن لەبەرەوەی کەم خوێندویانەتەوە. بۆیە تکایە هەوڵ بە زۆر بخوێنەرەوە، ڕۆژانە کاتێکی باش بۆ خوێندنەوە دابنێ، هەتاوەکو ئاستی خوێندنەوە دووە شێوازی خوێندنەوەکەت ئەگۆڕێ. و هەروەها هەوڵ بە لە بواری خێرا خوێندنەوە بخوێنەرەوە و ئەو بابەت و مەقالانە بخوێنەرەوە کە لەسەر جۆری خوێندنەوە و چۆنایەتی خوێندنەوەن و ئەتوانی ڕاوێژ بە کەسانی ڕۆشنبیر بکەی، کەسانێکە ئەزانی ئەمانە خوێنەری باشن ویان کەسانێکی زۆر زیرەک ئەناسی لە قۆناغەکانی خوێندنیانە، ئەتوانی پرسیاریان لێ بکەی ئەمانە چۆن ئەخوێننەوە. هیوادارم ئێمە بتوانین لە ئاوات ئەکادمی بە کۆرسی تایبەت بە بابەتی تایبەت لە خزمەتتان نابین تاوەکو بتوانن شێوازی خوێندنەوە، ئاستی خوێندنەوەتان باشتر بکەن. ڕێگایەک بۆ ئەوەی کە لەمە و دوا خێرا بخوێنیتەوە ئەوەیە کە ڕاهێنان بکەیت، بەوەی کە بە خێرایی پەنجە بخشێنە بە دێڕەکانی کتێبێکە، نەک بۆ خوێندنەوە تەنها بۆ ڕاهێنان، پەنجە بخشێنە بە دێڕەکانی کتێبەکە بە شێوازێک کە تۆ بتانی لە خێراییە کابڕی کە تەنها دوو شە بناسیتەوە. واتە ئەوەندە خێرا پەنجە بخشێنی بە دێڕەکانە تۆ بتانی دوو شە بناسیتەوە لە هەر دێڕێکە، هەتاوەکو چاوت ڕابێ بەبینینی نووسینەکە ماناکەی بێتە خەیاڵت، نەک تۆ هەموو نووسینێک تۆ بێت و بە لەحنێکی دیاریکراو لە مێشتا بۆ خۆتی بخوێنیتەوە. بۆ زیاتر شارەزایی من دوو ڤیدیۆی جیاوازم کە دوو دیمانن لە کەناڵی کورسات لە ساڵانی ڕابردووە لە چەنەڵەکەی خۆمدان بەزاندون. تکای سەردانی چەنەڵەکە بکەن، هەر بنووسە ئاوات ئەکادمی، لەوێ دوو ڤیدیۆیتیایە سەبارەت بە خێرا خوێندنەوە و چۆنێتی خوێندنەوەی سەردەمیانە. هەوڵ بە هەردوو ڤیدیۆکە گوێ بگرە، لەوێ بە ورتر باسی بابەتی خوێندنەوەم کردووە. هیوادارم ئەم وەڵامی پرسیارانم جێگی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. تکایە بۆ پشتگیریکردنمان لایکی پەیجەکە بکەن، سبسکرایبی چەنەڵەکە بکەن، هەتا وەکو ڤیدیۆکانی ئایندەتان بەرچاو بکەوێت کە من هیوادارم کار لەسەر ئەوانە بکەم کە کێشەی زۆرینێ و بەردەوام لەو بوارانە پرسیارمان دەکرێت. هیوای بەختەوەریتان بۆ خوازم، شاد و کامەران بن.